کورتێک لە خۆناسیین لێ بکەم بۆ جەنابتان بۆ ئەوانەی ئێمە ناناسن. بەندە سەروەت عەبدوڵڵام خەڵکی شاری هەڵەبجەی شەهیدم دەرسم زانکۆی سێمانی تەواو لە بەشی ڕاگەیاندن ماستەریشم لە زانکۆی ئاوسۆن کویزلاند لە ئوسترالیا ماستەرەکەشم لەسەر هیومانیتیز کۆمۆنیکیشنە وەک هەر بەڕێزێکی تری منیش هاتوومەتە وڵاتە بۆ خوێندن پێم خۆشە بێت لە خزمەتان نابمیشە و ئەوەی کە بتوانم عەرزی بکەم بەرە پێش لە هەموو شتێک دوو نقطە بڵێم یەکێکیان احتیمالاً زۆر وشەی من بەکاربێنم ئێشە و هیچ مەبەستێکی تایبەتم نییە کە باسی کەم لەبەر ئەوەی لەبەر خاڵی دووەم زۆر وشەی چۆن هەوڵێم زۆر واقعانە قسە بکەین و ژیانی خۆم بخەمە خزمەتان بۆ ئەوانەتان کە ئەتانوێت لە ئایندەیە بە شوێنێ بگەن ئیسفادە لەو نمونانە بکەن چون بۆ خۆم لە ژیانما زۆر بڕیان بە دنیایەک نەبوو کە دنیای بێت لە دەروی خەیاڵات چون زۆر جارێ خوێنینەوە لە کتێبەکان لە سیمینارەکان زۆر شتمان بۆ باسەکان بەس لە دەروی واقعا ناتوانین مامەڵی لەگەڵا بکەین بەڵام ئەوانەی من لە خزمەتانە عەرزیەکەم لەبەروی خۆم ژیانی ڕۆژانە بۆ تێم پەڕاندووە و ئیمڕۆ بە ئیمڕۆژ گەیشتوم ئێوەش ئینشاءالله ئەتوانن لە ئایندە ئیسفادەی لێ بکەن و ئەتوانین دنیایەک لە واقع بۆ خۆمان دروستکەین کە بزانین ئەوانێکیش هەراوانوەکو مامۆستا گۆران ئاماژەی پێ کرد بۆ هیچ کەسێ لە ئێمە ئەوە دانەخراوە کە بینە دنیا و بەیانی بۆ شوێنە بگەین کە دڵمان پێخوازیێت بەڵکو هەمومان هەوڵێکمان ناوە و دوجار گشتمان بە هەوڵەکانمان گەشتین بەو نقطەی کە ئەمانەوێت بەڵام ئەوەی کە مهمە ئێمە چۆن مامەڵاکەین لەگەڵ ئەم دنیای کە تێیا هاتوین بەڕێزان من بابەتەکەم دابەشەکەم بۆ دوو تەوەرەی ڕئیسی ئەو فرسەی کە نیو ساعاتی ئەوە لە بەردەما هەیە هەوڵێم لە دوو ساعاتە فۆکس کەمە سەر ئەو دوو تەوەرە ڕئیسیە قسەی لەسەر بکەم یەکێکیان مامەڵەیە لەگەڵ ناخی خۆمانە ئیش لەسەر خۆمانەکەین بەشەکەی تریان پەیوەندی بەدەروی ئێمە هەیە ئەگەر ئێمە بتوانین لەو دوو ئاستەیە مامەڵە بکەین گومانم نییە لەوەی کە هەرێکی لە ئێمە ئەتوانێت لە ئایندەیە بۆ ئامانجانە بگات کە خۆی لە ژیانی ڕۆژانەیە یا بۆ خۆی داناوە ئیشی لەسەرەکە بەڕێزان ئێمە ڕاستە زانکۆمان تەواو کردو هەرێکمان بەڵام کۆمەڵک پرسیاری جەوهەری هەیە کە مرۆڤ بێ سەرەتا لە خۆی بکات هەر کاتیان پرسیارانت لە خۆت کرد وتوانیت مامەڵەیە وەڵامێکیان بۆ پیا بکەیت ئەو کاتە تۆ توانیت لەگەڵ ئاستەنگەکانی ژیان تا مامەڵەکەی چون ئیمشەو قسە لەسەرەوەیە ژیان بۆ خۆی ئاستەنگی هەیە یعنی هیچ ژیانێک نییە ئینسان تیا بژێت و پێ بڵێت من نەتوانم لەم ژیانەیە بژیم و بەڵام هیچ ئاستەنگێک لە بەردەمانی هەموو ڕۆژانت مامەڵەمان لەگەڵ ئاستەنگەکانە لەگەڵ بربەستەکانمانە هەیە ئێمە ئیش بۆ هەدەفێکەکەین سێرەکەین لە بەردەم ئەو هەدەفەیە هەزاران بربەست لە بەردەمانەدان لێت دەبێ ئەمە یەک هەدەفانە ئەو بربەستانە لابین بووین بە نەتیجە بگەین ئێمە چیمان هەیە مرۆڤ چەند توانایی هەیە توانی و بربەستانە تێپەڕێنێت ئەمە پرسیارە جەوهەریەکەیە بۆ ئێمە یەکێ لەو شتانەی کە پرسیاری ئەساسی بوو هەمیشە بۆ من و هەوڵم داوە پێش هەموو شتێک بەوەڵامی ئەو پرسیارە پێ بکەم قسە لەسەرەوە بووە ژیان بۆ خۆی مانای هەیە یا ژیان مانای نییە من مانا بەخشمە ژیان یا ژیان بۆ خۆی مانایەکی هەیە و بنونم کردووە ئەمە یەکێکە لەو پرسیارانەی شوێنیانان بڕۆین کۆمەڵە پرسیاری ئەساسین ئێمە پێشەوەی هەنگاو بنەبی ئیشیان لەسەر مەسەلەن ئەو گەنجانەی کە زەواجیان نەکردووە پرسیاری جەوهەری بۆیانەوەیە ئایا تۆ سەری زەواجێک ئەگەرەوێت لە ئایندەیە سەرکەوتوبی تۆ سەری زەواجەکەی وەکی ئەوەی زەواج ئامانجێکە تۆ ئیشی بۆکە یارنا زەواج وەسیلەیە کە تۆ ئیشی بۆکەی وەڵامی ئەم پرسیارە ئایندەی تۆ دیاریەکە زۆر پرسیار هەیە لە سەرەتای ئایندەی ئێمە دیاریەکە پێشەوەی هەنگاو بنیت ئەم پرسیارە ئەساسیانە لە خۆتەکەی ئەو وەڵامی ئەو پرسیارانە زانی بربەستەکان بۆ تۆ ئاسانتر لا ئەبرێت یەکێک لەو شتانەی کە زۆر مهمە ئێمە ئیشی لەسەر بکەین ناخی خۆمانەوەکو مرۆڤ ئەزیزان شتێک نییە لە دەروی ئێمە شتێک نییە بربەستی نییە لە دەروی ئێمە ئەوەی هەیە لە ناو منایە ئەوەی هەیە باوەڕی خۆمە من خۆم چۆن بیرەکەمەوە ئەوەیە ئیشەکان بۆ من ئاسانەکات لەبەر بابەتی ئەو بابەتی کە پێڵم بابەتی خودناسی یعنی مرۆڤ خۆی بناسێ وەک ئەوەی کە مرۆڤە خۆی بناسێ ئەگەر توانی و قۆناغە تێپەڕێنێت شتێک نامێنێت بە ناوی بەربەز لەلای ئەو هەموو هەنگاوەکان هەموو ئەو شتانێکە هێنە بەردەمی تەنها هەندێک جار ئەسڵەن هیچ نییە تەنها تۆ بۆ خۆت دروست کردو وا تەسەورەکەی کە لە بەردەمی تۆیە دنیای ئاسان هەیە تو بێتیان پەڕێنی بەڵام دوجار کە ئەگەر دانیشیت ئەوانەی کە من باسیەکەم بیریان لێ بکەیت و بۆ نەتیجەیە بگەیت زۆر بە ئاسانی تیانە پەڕێنی
ئێمە کۆمەڵێک کەسی زۆر زیرەک شارەزا فەیلسوفمان هەیە لەو مەجالانە بەردەوام ئیشەکەن مەسەلەن ئەگەس نازام چەندێک لە ئێوەش ئاشنایەتیتان هەیە لەگەڵ محەممەد ئوقبال لاهوری پاکستانی کە یەکێکە لە فەیلسوفەکانی عالەمی ئیسلامی و لەسەر ئاستی شارستانێتی ڕۆژهەڵات و ڕۆژاوا قسەی هەیە و قسەکە و زەمانێک شەپۆلێک لە شۆڕشێکی بەرپا کرد تا ئێسش لای ئەمە شەپۆلەکانی درێژەی هەیە و ئیشی لەسەرەکان تەسەورکان هەموو فەلسەفەی و پیاگەر کورت کەیت و ئیشی لەسەر خودێتی کردووە یعنی هاتووە ئیشی لەسەر مرۆڤ کردووە لەسەر ناخی مرۆڤ ئەلێ دەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ خۆمان ناخی خۆت بناسی هەموو دنیات ناسیوە ئەم نقطە زۆر مهمە ئەم بابەتە ئەمە لەبەرەوەی لە ژیانی ڕۆژانەی خۆمە ئەمەم تێپەڕانەوە بۆیە ئێستا توانم ئەوها قسەی لەسەرکەم بۆتان و بڵێم ئەگەر هەر کەسێ لە ئێمە بتوانێت بۆ قۆناغە بکە هەموو بربەستەکانی ژیان لە بەرچاویە زۆر ئاساییە بێت منیش وەکو ئێوە ڕۆژێک لە هەڵەبجا ئیشم بۆ کاسپین کردووە لە ماڵێکی هەژاری شەهاتومەتە دەرەوە ئەسڵان ئێمە من لەو قۆناغا خوێندنم تەواو کرد کاتێک کە دەفتەرەکەمە بر بۆ مەکتەب بۆم سەحکە بۆ مامۆساکەمە وت مامۆستا بێ زەحمەت ئەگەر دەتوانیت بە قەڵەم بۆم سەحکە ئەگەر نا بە پانتان سەحیەکەی لە سوچی لای ئەوەی پێڵێن لە کۆرنەکە لە زاوەیەکە سەحیکە و بنووسە بینرا بۆچیم بوو چونکە می ساڵێکی تر ئەگەر چوومە پۆلێکی تر دەفتەرەکەم هەموو بە لاسیک بسرمە و بۆ ساڵێکی تر ئیسفادە لە هەمان دەفتەرکەین ئێمە ئەو قۆناغامان تێپەڕاندوە نەو بەندە بۆ قۆناغا تێپەڕیوە کە لەوەی ئەوە ئاسانترین نمونەی بێ من مثلا بۆتانی باسکەم ئێمە ئەو قۆناغانەمان تێپەڕاندووە کە ئەڕۆشتی بۆ مەکتەبە تا ئەگەر دەزانی ئایا ئێوارە نان هەیە بیخۆی یانیە بیخۆی ئێمە ئەو قۆناغانەمان تێپەڕان کاتێکە بەیانیان لە خەو هەڵە سای دەگەر دەوامت نیوەڕوان بواە بۆیە تا ساعت 12 لە بازار ئیشت بکردایە ساعت 12 بشتایە ماڵ و نانێک خواردای پشتایە بۆ مەکتەب دوایەکە شاگەر بەیانەکەی کە هاتی تۆ بەیانیان بوویتایە لە مەکتەب بوویتایە دوای هاتی تەماڵانێ بخۆی بڕۆی بۆ بازار ئێمە قۆناغانەمان تێپەڕان ئەم قۆناغانە بۆ خۆی دنیای بوو لە بەربەست ئێمە لەگەڵ ئەو جیلا بووین کە بەیانە چون بۆ هاوڕەکەم لەگەڵما بوو ڕۆژی دواترە ڕۆشتمە نهاتوو بۆ مەکتەب لە شوێنە بینی بۆچی نای بۆ مەکتەب ئێمە باوکم پارەی نییە بماتێ بێن بۆ مەکتەب بخوێنم ئێمە قۆناغانەمان تێپەڕان کاتێ من ئاو هەدەسم پێ کرد بۆ قۆناغانە هەمووی هاتمە پێشەوە تا لە هەڵەبجەیە مەکتەبمان تەواو کرد دوای گەشتی نەزانکۆی سلێمانی زانکۆمان تەواو کرد من بیرم هێت لە مەرحەلە دوی زانکۆ تەمان کە زانکۆم تەواو کرد الحەمدولله ئەوائیل بووم لە مەرحەلە دوای مەرحەلەیەکم تەواو کرد لە مەرحەلە دوو کە دەرەجەکانم وەرگرتۆ ئینگلیزی کەوتبووم یعنی دەرزی ئینگلیزی کەوتبووم کەوتمە دەورەی دووە کە ڕۆشتم دەرزەکان وەرگرت دەرزەکانم باش بوو بەس ئینگلیزی کەوتبووم دەرزەکەم وەرگرت سێرێکی مامۆسام کرد ئەوتم زۆرم پێ ناخۆشە بەس شەرت بێ ساڵێکی تر ئەوائیل بووم ساڵێکی تر کە ڕۆشتم بۆ زانکۆ ئەوە هاوینەکەی ڕۆشتم ئیمتیحانم کرد و ئینگلیزیش دەرچووم و ساڵێکی تر چووم و 3 و 4 کە ئەساسیاتم بۆ تەلاوی جامیعە لە 3 و 4 ئەوائیل بووم دوای کۆی نتیجەکانم بوو بۆی کە من ئەوائیل بم لە زانکۆ ئێمە ئاوا دەستمان پێ کرد یعنی هیچ کاتێک ئەوە نەبوو مەسەلەن من دابنیشم بڵێم زۆر باشە خوێندن تەواوەکەم خوێندن تەواو کرد ئیشەکەم حازرە و ئەتوانم بە ئیشەکەی خۆما ڕابگەم و ئیشەکەیان بۆ داناوم بۆ هیچ کەسێکمان ئاوان هەموو ئەوانەیە کە ئیشان قۆناغیان تێپەڕاندووە بۆ قۆناغە زەخت ناڕەحەتانەیە ڕۆشتوون لەبەرەوە تواناکانی مرۆڤ لە ناوخۆیەتی و ئەم توانانەی کە لە ناو مرۆڤایە توانای شاراون ئێمە بێ ئیشیان لەسەرکەین ئەم توانانەمان دەرخین و قەناعەت بە خۆمان بێنین وەرەزان لە دەروی ئێمە بابەتێک هەیە نازانم چەندێکتان پێی ئاشنان ڕۆژێکە لەو کەشتیوانانەی کاچێتە ئەمریکای باشوور ناوی ماجەلانە بێ ئەلێ ڕۆم لە ئەمریکا کە ئەگاتە کەناراوەکانی ئەمریکای باشوور بۆ خۆت نەزان زۆر لە قەبایلەکان سێژ لەو منتیقا ناژن شارستانێتی سەردەمیەمەیان پێ نەگەیشتووە ئەلێکە ڕۆشتۆتە ئەوێ لەوێ لایەوە خەڵکەکە ڕۆشتون بەدەمیانەوە قەبایلی کە لەو نزیکی کەناراوەکان بوون ڕۆشتون یەکەم شت پیان وتون ئێوە خوان مەجەلانەڵێ نا پێم وتون نایمە خوانی وتێ چۆن ئێوە لە دەریاوە هاتون چۆن قەناعەتیان وا بووە لە ئەو دوی دەریاوە شتێک نییە بە ناوی ژیان و هەمووی ئەوەی هەبووە کە لە لای ئەوان نابووە وتێتی نا ئێمە بەم شتانە هاتون پیانەڵەن کەشتی وتوانە نایمە نایان بینین وتوانە با ئەوە کەشتی بینن وتێتی نا ئێمە هیچ نابینین دوای کەشەوە مێنۆ ئەڕۆن ئەو پیانەڵێن ئاخوند حەکیم شتەکانی ئەو لەو منتیقەیە مەلا خۆمان مەسەڵەن پیاڵێن کەسی ئاینی ئەوان
کە ئیداری خێڵەکەیەکە بانگێککەن شەوەی با بۆ لای کەشتەکان پیشانیان دەست لە کەشتەکە یا هەموو شتێک ئەڵێ ئەمەیاڵێ ئاها یعنی ئێوە بەم بە لەمانە هاتون بەس پیانەڵەن کەشتی ئەڵێ بەڵێ ئەم بە لەمانە هاتوین بەس پیانەڵەن کەشتی چون گەورەتر بووە دوایە کاکە ڕات و بۆ لایەنتیان نەگەیەنێک کاکەگیان بەڵێ ڕاستەکە ئەوە بەشتی هاتون پێڵەن کەشتی زۆر گەورەیە دوایی وەکۆلم معجزەی ڕۆیان کەکە بەیانی کارۆن هەمویان کەشتەکان هێنن سەریکەن لە بەرچاوی ئێمەیە زۆر شت هەن ئێمە نایان بینی پێویستمان بە یەکێکە لای با لە بەرچاومانە پیشانمانە ئەویش چییە ئەوەیە کە ناخی خۆمان زیین و کەینۆ جارێکی تر لە ناخی خۆتان بڕوات بەخۆ دەبێ ئێمە هەمومان کوڕی ئەوە نین کە ئەیبینین کوڕی ئەوەین کە بیری لێ یەکەین ئەم نقطە زۆر مهمە یعنی من ناتوانم چەند نەفەرتان چەند کتێب پێت بڵێم کە هەمووی ئیش لەسەرم پۆینتەکان ئێمە کوڕی ئەوەین کە بیری یەکەین ئەوە نییە کە ئیبینی تۆ بیرەکەی تۆ ئەیخەیتە زیهنی خۆت لە مەشکی خۆتای چەسپێنیت اینجا ئەیبینیت لەبەرەوەیە ئەو جەماعەتەی کە کەشتەکەیان نەبینی لەبەرەوەی لە بیریان ناشتێ نەبوو بە ناوی کەشتی و ببینن ڕاستە لە دەرەوە سووریە بوو بەس لە ناو زیهنی ئەوانانە بوو ئێمە ببیت چی بکەین ئیش لەسەرەوە بکەین یعنی زۆر شتەیە ئێمەی قانونێکمان هەیە لە دنیای هەنێک پێیانن قانون هەنێک پێیان یاری پێیان گەیم هەنێک پێیان هێزی ڕاکێشان هەنێک پێیان سێکرێت نهێنی هەر یەکێ لەمانە ئیشیان لەسەرمە کردووە دیلکارنگی ئیشی لەسەر کردووە مثلا دکتۆر ئازمەندیان ئیشی لەسەر کردووە دکتۆر نوشۆ ئیشی لەسەر کردووە فلۆرانس ئەسکابورش ئیشی لەسەر کردووە زۆرێکن لەوانە ئیبراهیم فەقی ئیشی لەسەر کردووە لە کتێبی هەستومەستا عەلی وەردی ئیشی لەسەرەکە ئەم هێزە زۆر مهمە ئەبێ ئەمە چارەسەرکەین لە لای خۆمان ئێمە این چیەکەین شتێکە خەینە زیهنی خۆمانە شتێکی نێگەتیڤ شتێکە نێگەتیڤە لە زیهنمانە مەسەلەن من ئیشم دەست ناکەوێت من ناتوانم سەرکەوتو بم من ناتوانم ئەوە بم زۆر ئێستا چەند نمونەتەوێت لە ژیان ڕۆژانەمان ناتوانم بۆت بژمێرم کە هەر یەکێ بە جۆرە لە جۆرەکان و نمانانوان بەسەرا هاتووە مەسەلەن جاری وا هەیە یارەکە تازە شۆردوەڕۆیتە دەرەوە بارانە بارێ ئەر باشە لە باینی باران نەباری من بۆی سیارەکەم شۆرد باران باری ئەلێمە لە ژیانی منە هەروایە هەر ئەوە ڕوویاوە کابرا هەیە لە مارە ترسێت ئەچێتە سەر جادە یعنی جادەیەکی ئەوە هیچ نەمار نە هیچی لێنێ کەچی سێرەکە هیچ کەسێ نایبینێ و فەقیرە مارەکەی بینێ هەمومان ئەو چیرۆکانەمان بەسەر هاتووە ڕۆژانە مەسەلەن فڵانە مۆزوع بۆ بەسەر کەسان نایەت بۆ تەنها بەسەر من نایەت بەڕێزان ئەم شتە ڕەبتی بە خاریجۆ نییە هەموو ئەوانەی کە پێ بۆم باشکردن ناوی تایبەتیانەیە بەرای من باشترین یان جوانترین ناویان هێزی ڕاکێشانە مرۆڤ مەخلوقێکی سادە نییە مرۆڤ کاینێکی زۆر مهمە لەم بوونەیە بۆ ئەندازەی کە لە مهمیاتی خۆمان تێگەشتین بۆ ئەندازەیە بەسەر ئاستانگەکانی شەزاڵە بین ئەمە زۆر مهمە ئێمە بتوانین ئەوەنە لە خۆمان تێ بکەین کە زاڵ بین کاتێک کە تۆ شتێکە خەیتە زیهنی خۆتەوە کاتێک کە تۆ بیرەکەیتەوە من بەنیازم بڕۆم بخوێنم ڕۆژێک من ڕۆشتمە مالیزیا لە بەرۆی زمانم نەزانی گەڕامەوە ئەو ڕۆژێک کە لەوێ بووم هەرو ڕۆژە قرارمە ئەگەر ئەم جارە بێمە دەرو بێ بە زمان و بێمە دەروە بێ لە جامعەیەکی دەروی شاد دەروی هەرێمی کوردستانە بخوێنم ئەمە کاتی بیستا بە ئیمڕۆ گەشتم بەڵام هیچ ڕۆژێوازم لێ نەیەنا ئاستەنگی وە ئاهاتە پێشۆ تەنها یەک دانە لەو ئاستەنگانە بەس بوو بۆی وازی لێبن با یەک نمونەتان بۆ بگەڕم عەزیزان کاتێککە من گەشتمە وڵاتە لەبەرەوەی لە کوردستان ئەو وەزعی بەسەرا هاتە بوو یەک دانە دۆلاریان نەنار بۆ ئێمە من هاتمە ئێرە مناڵێکی 11 مانگم پێ بوو لەگەڵ خێزانمان ڕۆشتی نەماڵێ ئەو ڕۆژەی کە من خانم گر بکرێ هەرزان ترین خانوو کە من گرتم مانگی 10 وەرەقە بوو باشە مانگانە ئەبووە من 10 وەرەقەم بیایە بە ساحەبی ماڵەکەم ئەمە هەرزانترین بوو ئەزانم من چیم کرد من سێ ڕۆژ هەفتێ لە ناو ئوسترالیا بووم دەسم کردو بە ئیش بەیانیان سەعات 3 بەیانی منە ڕۆشتم بۆ ئیش هەتاوەکو سەعات 8 بەیانی 7:30 حەسەب بەپێی ڕۆژەکان لەوێ لە ئیش هاتمەوە ئەگەرامە ماڵۆ نانوچایەکمە خوار ئەچوون بۆ جامعە بۆ کۆرسی زمان تاوەکو 12 نیوەڕۆ تا 1 نیوەڕۆ لە دوای یەکەوە ڕۆژمە جامعە بۆ ئەکادمیە تا 4 ئێوارە بڕواتان ببانی بە درێژایی ساڵ و نیوێک ئەمە ئیشی من بوو ڕۆژێکیان لەگەڵ مامۆسای جامعەکە یەکێ لە مامۆساکانی ئەوەی کلاسەکە قسەمە کرد دانیشتبوو خەریکێکی دووە چی ئەوانە وتم وەڵام بەتەمایەوە هیلاکە بووی
یعنی تۆ ئەگەر بەیانیان ساعات 3 لە خەو هەڵسی بڕۆی بۆ ئیش دوایی بێتەوە تا 4 ئێوارە لە سەر کلاسبی ئەسن لەوە نیوەی کلاسەکەت چاوەدا نەخس بێت بەڵام بە مێشک هەرسان هەم مێشکت کوژا بێت ئەوە هیلاک بووبی ڕژە مامۆستا پێوتم وتی زۆر هیلاک دیاری چیت کردوت ماوام کردووە وتی سەیرم لێ بڕوا ناکەم هیچ کەسە لێ ئەمە تااقەتێ بێت تەحملی ئەم وەزعی تۆکە بەزانام تۆ بۆتە تەحملیەکەی دەماخە لە بەرەوەی من ڕۆژێ و بڕیارە ماوار بێ بیشیکەم دوای پێتانە لەم چۆن نەتوانی بەسەرەوە نقطە زاڵ ببی یەک شتەیە بەسەر واد لەکە بەسەر یا زاڵ ببی چۆن مامەڵێمە بێ مامەڵەیەکی واقع من لەگەڵ خۆمە ڕاست ببم و لەگەڵ لاخی خۆمە ئەوە ئیشم زانی ئەگەر بموت بەس یەک جار بموتە یا ناتوانم بەس بوو بۆ ئەوەی من 6 مانگ نتوانم ئەوە ئیشە بکەم بەڵام هیچ ڕۆژە بە خۆم نەوت لە بەروی لە ناخی خۆم ناسی بوو مرۆڤ توانای لەوە زیاترە بەسەر ئەو شتانە ئازاڵ بێت ناوێنێت بەربەست تۆ تەقدیمەکەی بڕۆی بۆ ئیشێک لەو ئیشە لەناو کاتێککە ئەڕوویتە سەر ئیشێک بابەتەگەی پێڵن عیزەتی نەفس بەداخۆی ئەنگسان بۆ خۆی ئەو مۆزوعە هەر عیزەتی نەفسەکە 3 ساعت قسەکردن بێگەر ئینسان ئیشی لەسەرکە بەس تۆت بەیانی تەقدیمەکەی بۆوێ وابیر نەکەیت تۆ کار ڕووی بۆی تر هەموو کەس ئیشەکەیان بۆ تۆ ڕاست تۆ بیر لەوە کەی تۆ لەوێ نەفەرێکی تیاسان عیزەتی نەفسینی ئەسان کە تۆ ئەبینێ پێی ناخۆشە لەوی بەڵام چاینەکان قسێکی زۆر جوانیانەیە چاینەکان ئەڵەن وەک ئاو بە وەک ئاو نەرم بی بڕە ئەها تۆ بینەرە بەرچاوی خۆت کاتێک کە ئاوێک ئەڕوا بە مەسەلەن بە چەمێکە لەوچە لە ناوەڕاستی چەمەکە دارێکی تیابێ بەڵام هیچ کاتێ ئاوە ناوەسێ بڵێ بە ئەو دارە لاچێ ئینجا من بڕۆم نەرم بەلای ئاوەکەیە تێپەڕێ و بەلای دارەکەیە تێپەڕێ و ئەڕۆ نمونەیەکی زۆر جوانە ئەمەی چینیەکانی ڵێن هەمیشە وەکو ئاو بە نەرم بیبڕە بابەتێک هەیە پێڵێن ئەزم کردمانە تەحملکردن نایە بەمانای لەگەڵ ژیانیت بابەتی لەگەڵ ژیان چیە کاتێک کە ڕووداوی ڕوویە لە دەریتووە هەوڵ بە لەگەڵی بژی هەوڵ بە دژی نەوەسی وەک ئاو بە ئاو وەک ئاو نەرم بە لەگەڵی بژی ئەمە زۆر مهمە بۆیە ئەمە ڕۆژانە بەشەن بەسەر ئاستەنگەکانمان ئازاڵ بین ئەسڵ پەلەکردنیشی ناوێ ئەم دەرگات لێدا ئاخەن زۆر ئاساییە هەرو قسەی شارلی شاپلەڵێ ئەلێ هەموو شتێک کە ناتوانانی تیا سەرکەوی بە شکت سەیری مەکە تەنها بە ڕێگەیە سەیریکە کە تۆ تاقیی کردو ئەو ڕێگە نەبوو تەنها ئەوها سەیریکە ئەمە ڕێگەیەکە من تاقیم کردوتەوە ئەو ڕێگە نەبوو ئەوەی لە دەرو هەیە لە ژیانی واقعی ئێمە ئەوەیە کە ئێمە مانا بەخشین بە حادیسەکان تۆ مانا ببەخشەرەوە بە ژیانی خۆت ئاها سەیریکەن بەڕێزان لەوە چی ئەم نمونە زۆرێکتان بیستی بێتان ئاو کاتێک کە ئەکوڵێ پەتاتەیەک بەڕقی بکەرە ناو ئەو پەتاتەڕقە چی لێکات نەرمیەکە هەر ئەو ئاوە کە ئەکوڵێ هێلکەیەکی نەرم بکەرە ناوی چی لێکا هێلکەکە نەرمە ڕقیەکە ئەمە مهمە ئەم نقطە مهمە ئەمە لێی تێ بگەین بۆیە ئاو زۆر جوانانی ئاو نمونەیەکە ئینسان بۆتوانێت زۆر شوێن ئیسفادەی لێکە ئێمە بێ تۆ زاتی تۆ چییە زاتی تۆ چی بوو ناخی تۆ چی بوو دەرەوە مامەڵ لەگەڵ تۆواکە ئەگەر تۆ نەفرێکی قوبولکەری شکستە خۆی هەنگاوی یەکەم کەوتی هەڵناسی تۆ دڵنیا بە ژیان ئەوە مامەڵەت لەگەڵاکە ئەو قسەی هەیە کاڵن فرسەت یەک جاریەت ئەبێ کوڕی هەڵگرتنی فرسەت بی یعنی یەک جار فرسەکەیان بە تۆ خوای گەورە هیچ مرۆڤێ نایەنێت ئەم دنیاوە فرسەی نایەتی بەڵام کوڕ ئەوەیە فرسەکە بقۆزێتەوە سەر ناکەوی لەم هەنگاوایانە زۆر ئاساییە لەمەیانە سەر نەکەوتی بۆ ئەوی کەیان من برادرم هەیە یعنی مشکلەی زۆر گەوریان بۆ دروست کردووە لە جامعەیە کە نەیتوانیوە مەسەلەن لەو جامعەیە کە خۆی دڵی پێوێتی بخوێنێ هەر ئەو لە کە مشکلەکەیان بۆ دروست کردو ناتۆ چەمۆڵە دادا و بێژێ ئەوی وەڵی من تازە ناتوانم بخوێنمەوە پێ ناکرێەوە پێ ناکرێ هەر لە هەمان ڕۆژە محاوەلی کردو بە هەمان اختصاص لە شوێنێکی تر بخوێنێ پێگا ئەو قاعدەی ژیانە يعني ئەو قاعدانە زۆر مهمە قاعدەی ژیانە تۆ هەنگاو بنێ 100% بە شوێنیەگەی يعني ئیمکانی نییە لەم دنیاە ئیمکانی نییە يعني لا ممکنە مرۆڤێک حرەکەت بکا بە شوێنێ نەگا تۆ بجوڵێ پێیەگەی يعني ناکرێ پێی نەگەی ئەسڵا من ناتوانم نمونەیە بێنم و بڵێم فلانە کەس ئیشی کرد پێی نەگەشت پێی ئەگەی ئەگەر 50 جار هەنگاوت نا 50 جار شکست دێنا شکست نییە ئەوە 50 ڕێگەیە تۆ دیاریت کردو بۆی بۆ نقطەیە بگەی ئەو 50 ڕێگە دروست نەبوو ڕێگەی 56 بە بژێرم تەواو
لەمە زیاتر نییە، یعنی ئەمە ئەومانەوێت ڕۆژانە ئەگەر تۆ بەسەر ئاستەنگەکان تازاڵ ببی ئەمە یارمەتی تۆە بەسەر ئاستەنگەکان ئازاڵ ببی. ئەبێ ئیش لەسەر ئەم نقطەیە بکەین. ئەو هێزەی کە پێڵێن هێزی ڕاکێشان، هەر نقطەیەکی پۆزتیف بخەیتە زیهنی خۆت، لە مێشکی خۆت داینی بەیانی ئەوە ڕوبەڕووی تۆ بێتەوە، بەیانی ئەوە ڕوبەڕووی تۆ بێتەوە. تەجروبەی شخصی خۆم ئەوەم پێڵێ، تەجروبەی دەوروبەریشم ئەوەم پێڵێ، ئەوانەی لە کتێبەکانیشان وسیوانە هەر ئەوە بەتۆڵێ. ئەگەر ئێمە لەم پۆینتەیە توانیمان سەر بکەوی بڕۆ قەناعەتمان بێ و مشتەکانی تر ئاسانە بێ بۆتان. ناخی خۆت بڕیار بێ و هیچ شتێک لە بەردەمی خۆتا بە ئەوە مەبینە کە ئاسانگەن بۆ تۆ. ئەمە نقطەی یەکەمیان کە ئێمە بێ ئیش زۆر لەسەر ئەمە بکەین، لەسەر ئەم توانانەی کە لە ناخی ئێمە هەیە و توانە شاراوەکانمان کە ئیشمان لەسەرەکەن بۆەوەی ئێمە بتوانین سەرکەوتوو بین. ژیان بۆ هەمومان وەکو وەک وایە. ئەو 24 ساعاتەی کە بۆ من دیاری کراوە، ئێستاوە من لەلای من ساعات 9:30 هەمان 24 ساعاتیش لەلای جەنابتان هەیە کە لەوێ سە تقریبا ساعت 2:30 وەڕۆی. هیچ شوێنێک نبینی لەم دنیاە 25 ساعات بێت، هەر هەمووی 24 ساعاتە. بەڵام تۆ بۆ 24 ساعاتە ئەتوانی ببیتە نەفەرێکی سەرکەوتوو، ئەویتریان بە هەمان 24 ساعات بۆ نابێتە نەفەرێکی سەرکەوتوو. بابەتەکە خارجی نییە، یعنی شتێک نییە لە دەروی تۆ بێ، ئەگەر نە هەر هەمووان 24 ساعاتمان پێ. ئالێتی مۆزیک من لە مۆزیک ناز، مەسەلەن من لە کەمان نازانم، کەمان بن بەدەستی من هەمووتان مێشتانەکەوێت، ئەسە نازانم ئیسفادێ لێ بکەم. بەڵام هەرەو کەمانە مەسەلەن میە بە سەگرمە جەما سەگرمە بینی چی لێکە، ئەسە قسەی پێیەکە. سنتور بیان بە منی چی لە نازانم، بەس سنتور بیە بە مشکاتیان وەسفی وەسڵەکانی بەهار و پاییزت بووەکە. ئەمانە پرسیارن، یعنی باشە بۆچی ئەو ئالەتە ئەی بوو، بۆچی ئەو 24 ساعاتی هەیە پێی سەرەکەوێ، بەڵام من ناتوانم بۆ 24 ساعاتە سەرکەوتوو بم. دیارە بابەتەکە زاتیە، بابەتەکە لە ناخی منایە، بابەتەکە شتێکی خارجی نییە. ئەوانەی کە ڕێگر داهێن ئەگەر تۆ لە ناخی خۆتا بڕیاری سەرکەوتن داوە سەرەکەوی، چەند ساڵ لە دەوری زانکۆ چاوەڕێ بکەی، ئەگەر بڕیار بێت تۆ بڕۆیتۆ ناو زانکۆ، تۆ ڕۆژی ڕۆیتۆ ناو زانکۆ. لەم دەرگاوان ناڕۆی لە دەرۆ ڕۆی، لە دەرۆ ناڕۆی لە پەنجەرەکەوە ڕۆی، لە پەنجەرەکەەوە ناڕۆی ئەڕۆی لە باگیارتەکەیان ئەڕۆیتە ژوور. تۆ ئەڕۆی بۆ چونکە تۆ ئەجوڵی، تۆ دانەنیشتوی لە ماڵۆ بڵێ من ناتوانم بڕۆم لە بەرۆی تازدا، بەڵێ تۆ ناتوانانی بڕۆیت، تازە تۆ دانیشتی بۆیە ناتوانانی بڕۆی. لەبەرەوە ئەمە زۆر مهمە بۆ ئێمە. ئەو ئالەتانێک کە بەدەستی تۆوەیە هەمان شتە. یەکێ لەو نقطانەی کە مرۆڤ لە ژیانیا ئاستەنگی بۆ دروستە بێ قیاسەکە. هیچ کاتێک ئەوەی کە ناخی تۆ هەیە قیاسی مەکە بۆی کە لە دەروێ بۆ نەفرێکی تر. بەڕێزان مرۆڤ ئاوایە، مرۆڤ ناتوانێت لە یەک کاتا واقع لە چەند زاویەوە ببینێ، لەو لە حەزایای واقع لە یەک زاویەوە بینێ. بۆیە کاتێک کە نەفرێک مامەڵە لەگەڵ تۆ ئاکات یا تۆ مامەڵە لەگەڵ نەفرێکاکەی، تۆ ناتوانانی لە هەمان کاتە لە چەند زاویەوە ئەو وەز مەوزوعە ببینی. مرۆڤ ئاوایە زانین، یعنی ئەگە سەری واقع وەکو یەک بۆری وایە، ئەگە چەند بۆری ئاوها بەدەمی یەکۆ بن لە سەر یەک دانرابن بۆری ئاو، کاتێک کە تۆ سەیریەکەی ئەگەر بتوێت تەرکیز بیت لە واقعەکە ئیلا بێت لە یەک دانە لە بۆریەکانوسێکی، ناتوانین لە هەر هەمویان و هەمان نقطە ببینین. واقع ئاوایە. لەبەرەوە ئێمە ماڵاکەین ئەگەر ئێمە بتوانین بکەین مشکلەمان بۆ دروست نابێ، و ئەگەر مشکلەش دروست ببێ زۆر بە ئاسانی توانین بەربەستەکانمان تێپەڕێن. ئەمە نقطەی یەکەمیان کە من زۆر مهم بوو لەلا ئێمە ئەو شتانەی کە لە ناخمای خۆمانایە، خۆمان بڕوامان چۆنە دەرەوە ماوەڵەت لەگەڵەکان. بەیانی برۆ داواکاریەک پێشکەشکە، ئەگەر لە داواکاریەکە تا جۆری ئەوە ئینەتی کرد و ئەوت کرد، ئەو کەسەی هەر عریزەکەت لێ وەرەگرێ، هەر ئەوەی کە ئەدبینیانە دیارم نەفەرە خۆی زۆر بڕۆی بەخۆی نییە، بۆیە بۆ شێوازە مامەڵایەکە دەست پێ بکە لە نقطەیە، بەڵام بەردەوام بە لەگەڵی، بەڵام بەردەوام بە. شەرت نییە من زانکۆم تەواو کرد بەیانە بێ بڕۆم لە ناو زانکۆیە بم بە شتێکی زۆر مهم، حیز مهم نییە. هەدەفەکەی خۆت دیاریکە، ئەمە تو ئەگەیەنە بەشی لە نێوان هەدەف و ئاوات و ئالیەتە جیاوازی بکەن. هەدەف شتێکە، ئالیەت شتێکە، هۆکارەکان شتێکن، ئاوات شتێکی ترە. هەدەفەکان ئێمە بێ واقعی بێ، یعنی شتی خەیاڵی دیارێ نەکەین، واقعی. هەدەفی منەوەی مەسەڵەن خزمەت بکەم،
خزمەت بکەم خزمەت بە کێیەکەم بە دەوروبەر خزمەتەکەم بە شارەکەم خزمەتەکەم بە وڵاتەکەم خزمەتەکەم بە هاوڕێیان خزمەتەکەم مەسەن بە بەشەریەت هەرێکە لێمە توانین ئەمە بۆ خۆمان دیاریکەین ئەگەر من قەریار بە خزمەت بکەم لە ئوسترالیا بێیکەم لە کوردستان بێ ئەیکەم لە زینداندانم ئەیکەم بەم خانە دەرەوە ئەیکەم لە بەرزدامن لە نزم دانم ئەیکەم چون من بڕیارم خزمەت بکەم ئەگەر تۆ ژۆ بڕیارە بیت بە هەمان بیت بەڵام جیاوازی کێشە دروست نەکەی ئەگەر تۆ هەدەفت دەوەی بە زانکۆ بگەی تۆ گەشتی بە زانکۆ دوایەوە چی لەبەرەوە بێ ئاگامان لەو نقطەی ئەوە بێت هەدەفەکەت دیاریکە ئیشی بۆ بکە ئیشت بۆ کرد پێگەی بابەتێکی تر هەیە کە یەکەم خاڵی کۆتایی ئەم مەوزوعە زۆر مهمە ئێمە بابەتێکمان هەیە پێڵێن قەیران کرایسس یا بوحران یا ئەزمە بابەتەکە بۆ خۆی کاتێک کە سەیریەکەی هەندێک جارە بێتە بابەتێکی اقتصادی هەندێک جارە بێت بابەتێکی سیاسی بەڵام من کاتێکە مامەڵەم لەگەڵ ئەم چەمکا کرد زۆرم لەسەر خوێندەوە زۆر دیراسم لەسەر کرد بۆم دەرکەوت نا ئەسڵەن ئەم بابەتە ئەکرێ ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆمانیشە مامەڵە لەگەڵا بکەین تۆ ئەگەرەوێت لە دنیای سەرکەوتوو بی و بەربەستەکان تێپەڕێنی ئاگاد لە تەوەقوعی خۆت لەگەڵ واقعا بێ ئەم دووشتە تێکەڵ نەکەی بە یەک ئەمە یەک لە نێوان ئەم دووشتێژان ناهاوسەنگی دروست نەکەی ئەڵێ قەیران بریتیە لە دروستبوونی ناهاوسەنگی لە نێوان تەوەقوعی تۆ لەگەڵ واقعەکەی تۆ ئێستا کوردستان بۆ لە قەیرانایە من زۆر جار لە زۆر شوێنیش ئەوە نووسیوە مشکلەکە ئەوەیە کە ئەو برادرانە تێناگەن ڕۆژی هەڵبژاردن کاتێککە تۆ بە میلەت ئەڵێ من مەسەلەن قیتارت بۆ دروستەکەم لە بۆ منە لە هەولێر و بدباتە بەغا یعنی چی یعنی ئاستی تەوەقوعاتی میلە دەبێتە سەر و میلەت تەوەقوعی زیادە بێت لە تۆ ئەی بەیانی کە هیتە سەر واقعەکە چییە واقعەکەت لێرەیە توقعات میلەتت بردووەتە سەر هەموو قەیرانی کوردستان بڕۆ سەیریکە بریتیە لەوەیەکی ڕۆژێ بۆ ڕۆژەکان ئەم برادەرانە تەوەقعاتی میلەتیان بردووەتە سەری سەر بەڵام ێستا واقعەکە وان نییە بڕۆن دیراسە بکەن ینی ئومێد دەکەم ڕۆژێ مثلا نەفەرە بتوانێت ئەسەن ڕیسێرچێ بکات لەو مەجالە هەر بەرنامەجی ئەحزابەکان بێنن بەرنامەجی پەرلەمانیان سێریان کەن بزانن تەوەقعاتی میلەت لەکوایە کاتێک کە تۆ بە میلەت دەڵێ من کارتی ئەلکترۆنیت بۆ دروستەکەم بەڵام بانقەکان هیچی تیان نییە یعنی تەوەقعاتی میلەتت بردووەتە ئاسمان بەڵام واقعەکەی تۆ لە عەرزایە ئەمە بۆ دیوە سیاسەکەیەتی بۆ مشارەکە سیاسی هەروایە کاتێک کە تۆ ینی نامەوێت بچمە ئەو چوارچێوە یان چون ئەسەن بۆ خۆی بابەتێکی ترە بەس ئیسفادە لەماکەم بۆچی بۆ ژیانی خۆمان ئەبێ بزانی تەوەقعاتی تۆ لە واقعەکە چەندێکە ئەوە نەمامەڵە بکەیت بەڕێزان سەیری ژن و پیاوەکەن بڕۆن داداکان سەیریکەن بزانن گەورەترین مشکلەی جیاببوونەوە لە دادەکان نەزان چییە تەوەقعاتی ژن لە پیاوەکەی زۆر بەرزە پیاوەکەی لە واقعوانی تەوەقعاتی پیاوەکە لە ژنەکە زۆر بەرزە بەداخۆ ژنەکە لە دنیای واقعوانی چی دروست بۆ ناهاوسەنگی هەموو ناهاوسەنگێکیش قەیرانە وازە هەموو ناهاوسەنگیش قەیرانە جامە چۆن ئیسفادە لەکەین بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان بۆ مامەڵک کۆمەڵایەتەکانمان من زانکۆم تەواو کردووە مادە من زانکۆم تەواو کردو تەوەقعاتم لە خۆم زۆر بەرزەوە تەوەقعاتم لە کۆمەلگایش زۆر بەرز زانکۆم تەواو کردو ئەوائیل بوومە بێ سەبرم لە جامیع وەرم گرنەوە کوڕی باشی خۆم ئەمە تەوەقعێکی زۆر جوانە لە خۆت زۆر بەرزە بە سەری واقعەکەی خۆت کە ئەگەرەتەوێت تووشی لەتمە نەبی تووشی گرفتی دەرونی نەبی تووشی مەشاکلی دەرونی نەبی ئەمە چارەسەرکە کتێبێک هەیە بە ناوی Man's Researching of Meaning شتێکی ئاوهایە ینی فارسەکەی ئینسان دەرحالی دەستوجوێ مەعنا کتێبەکە هی ڤیکتۆر فرانکە ئەم پیاوە طبعا ئێسانە لە تۆپایە ئەگەر لە هەموو دنیای سێ تیۆریستی زەخمان هەبێت لە مەجای دەروونناسی کە بە فرۆید دەست پێ بکە کۆتاییەکەی بەم پیاوەیەت ئەم پیاوە زۆر بلیمەتە ئەم پیاوە طبعا بۆ خۆی جوولەکەیە و یەکێکە لەو جوولەکانەی کە لە ناو کەمپەکانی نازیەکانە بووە ینی ئومێدەکە من نازان بەڕاستی و کتێبی تەرجومە کراوە بۆ کوردیانە بەڵام من بۆ خۆم ئەو کتێبە ینی معلوماتمەیە لەسەری هەم بە فارسەکەی هەم بە ئینگلیزیەکەیشی ئومێدەکەم ئەگەر نەکرابێ ڕۆژێک تەرجمە بکرێ و بیخوێنی نوێمە ئەگەر ئەو بخوێنی تۆ
باسی ئەوە کە ئێمە چۆن معنا بین بە ژیان دەچمە ناو خلاصی کتێبەکەەوە بەڵام یەک نقطە هەیە زۆر جوانە ئەلێ هەموو زیندانیەک بەسێ قۆناغاتیە پەڕێ کە زیندانیەکرێ بەسێ قۆناغاتیە پەرە قۆناغی یەکەمیان کە داخلی ناو زیندانەکەیە بێ هەمیشە لە چاوەڕێ وایە بەیانی دوو بەیانیان ئەڵەن ببوورە تۆمان بەغەڵەت گرتووە فەربوو بڕۆ دەرو بەڵام دوای هەفتەی سێرەکە ئەڵاوانیە ئەمە قۆناغەتیە پەڕێ دواتر ئەگا بە قۆناغێک مەسەلەن لەگەڵ واقعەکەی خۆیان تەعاملەکە هەموو حادیسانی کە بەسەریان لە زیندانە هەمووی قبوڵەکەەوە لەگەڵی تەعاملەکە قۆناغی کۆتایی پێڵم قۆناغی ئازادی ئەم نقطەیان بۆ من وی ئەلێ زیندان کە مودەتێک لە ناو زیندانە ئامێنێ دوایی کە یێتە دەریەوەی زیندان تووشی حاڵەتێکی دەرونی زۆر قورسە بێ بۆچی تووشی حاڵەتە بێ چونکە کە لە ناو زیندانایە هەرچی تەوەقعی ئەو وایە کە ئێستا ڕۆشتە دەروی زیندان هەموو خەڵکتیەکە ئەم لە زیندان چی چەشتووە چی عەزابێکی چەشتۆ چی ناڕەحەتیەکی بینیوە چی زەلیلێکیان بەسەراهێناوە ئەلە بەڵام کە ئەڕۆیتە دەروی زیندان سیرەکەی نا دوای هەفتەیە ئەسڵەن و ئەبدەن کەس لێت تێناگا ئەلێ یەک مودە بۆ یەک هەفتە حاڵی دەرونی زۆر خراپە بێ تا جاریشکەیەتەوە سەری ئەمە زۆر مهمە ئاگامان لە نقطەیە بێ ئەگەرە تەوێت لە ژیانی ڕۆژانە تا تووشی لەتمە نەبی لە پەیوەندی کۆمەڵایەتەکان تا تووشی حاڵەتی جۆرە لەو جۆرانە نەبی ئاگات دەبێت تەوەقعت لەوانی کە تا ئاستی سفر بێنە تا ئاستی سفر ئەمە زۆر مهمە کاتێک کە تۆ تەوەقعت تا ئاستی سفر هێنا خۆت مامەڵایەکەی مەسەلەن ئەڕۆم بۆ ماڵی ئامۆزاکەم تەوەقعی من لە ئامۆزاکەم وەیە کە ئەڕۆم تەقەیان لە دەرگابێ بەدەم و یەک سەفرم بۆ ڕاخات و هەموو ئەم شتانم بۆ بکە بەڵام کارۆم سێرەکەم ئامۆزای فەقیر وان ناکە ئەو وەختە چی ڕۆیات قەیران ڕۆیە دەوقاتە ناهاوسەنگی ڕۆیە تەوەقعاتی من پێشەوەی بڕۆم بۆ شتێ بووە ئێستا کە چوومەتە ناو واقعەکە شتێکی ترە من کاتێککە هاتم بۆ مەملەکەتە بڕۆ قەناعەتی بێت یعنی تەوەقعاتم سفر بوو بە تەوەقعاتی سفری خۆم مامەڵم کرد لەبەرەوە هیچ لەحظەیەک یعنی خۆسە گەسەداشم بەس چیرۆکاتەوە بگەڵمە مودەیە لێرە چیم گوزەرانە سەنەچە بڕواژ نەکەن بەڵام هەمووی قابلی قبول هەموو قابلی تێپەڕاندنە چون دوجار ئەم دۆخە تێپەڕێ ئەو وەزعی توی تێپەڕێ بەڵام ئەوەی مهمە ئەوەنە تەوەقعاتم بەرز نەبوو کە من مەسەلەن بڕۆمە ئەوێ هەموو جامعم بوو بکرێتەوە بڕۆمە ئەوێ مثلا حکومە دانیشت هەرچی مش مەشاکلی توێ بۆت حەلکە ئەسان ئیمێل مەنار بوو مثلا بۆ کوردستان توقع نەبووسن جوابی ئیمێڵەکەم بن لە بڕۆیش بشکی لەم نەبوو تاکید من جوابیشان نایە دوای فعلا واژ دەرەچوو لە بڕۆ نەمەهێڵا هیچ وەختێک ناهاوسەنگێک لەو بەینا دروست بێ بۆ من کاتێککە نەدهێڵا دروست ببێت ئاسان ئەتوانی بڕۆیتە پێشەوە ئاسان ئەتوانی بربەستەکانی بەردەمت تێپەڕێنی ئەمە ئەو توانایانەیە کە هەر مرۆڤێک لە ئێمە هەیەی هەم لەسەر ئاستی ناوخۆی خۆی لەسەر ئاستی ئەوەی کە لە دەرونی خۆیەتی خۆی بناسێ و مامەڵە بکە لەگەڵی زۆر بە ئاسانی ئەتوانێ ئەو بربەستانەی کە لە دەروون تێپەڕێنێ بەشەکەی تریشی ئەوەیە تەوەقعاتان لەم قۆناغات لەدانی لە ژیانتانە بیهێنە خوارەوە دکتۆر هەڵاکۆی قسەیەکی جوانەیە ئەلە من تەوەقعاتم لە مناڵەکانیش مێناوەتە سفرەکە ڕۆژێ داوای لێ بکەم پەرتاخیاوم باتێن لەم ماتێ زۆر ئاسایی ئەمە شتێکی تر یعنی نەچمە بابێ ئەو تەوزیحی ئەو مەسەلەیان بەس یعنی نمونەیە ئێمە ئەتوانین تاو ئاستە مامەڵە بکەین کاتێ تاو ئاستە مامەڵەت کرد هیچ مشکلت نییە هەر بۆ معلوماتە مەسەلەن لە لای ئوسترالیەکان ئەوەیان هەیە مەسەن جاری وایە ڕێی بۆ دەوام زۆر بە گەرمیە سەلام و لەکە ڕۆژێکی دوای ڕێیە سەر ئەمێکشلۆ لێ نەکە یەکەم جارەمە بۆ من قورسە تاوی کەڵچەرەکەم ناسی ئیتر دوای ئەوە تەواو ئەسڵەن تەوەقعاتم نییە لە هیچ ئوسترالیەک کە زۆر دۆست و ئەحبابیشم بێ بەیانی لەسەر جادە ببینە سەلامم لێ نەکا زۆریش ئاسایی لەنا تەوەقعاتم نییە لێیان کاتێک کە نەبوو لەگەڵ واقعی خۆمە شەڕ ناکەم کە شەڕیشم نەکەم میشە لە هاوسەنگی ئاژی ئەو هاوسەنگی کە ئەگەر هەر کەسێ بەدەستی بێت لەم دنیاە بەختەوەرترین کەسە بێ یعنی ئەوەی دایما میشە بەشۆ خەڵک بەشۆ پرسیارێک ئاگەرە بەختەوەری چیە بەختەوەری چیە لەکوێ بەختەوەری پیاکەن یەک شتە بەختەوەری یعنی هاوسەنگی تۆ هاوسەنگی دروست کرد بەختەوەری تەواو جایتر مامۆسایە بی یا هەر شتێبی هاوسەنگی لە ژیانی خۆتا دروستکە بەختەوەری نقطەی سەرەتای هاوسەنگیش بریتە لەوەی کە نێلی ناهاوسەنگی دروست بێ لە نێوان تەوەقعاتی ذهنی تۆ چاوەڕێی تۆ لە دەرۆ لەگەڵ ئەسڵی دەرۆ چۆنە خۆی من لێرەیە کۆتایی بە باسەکەمەێنم تقریبا 45 دقەیە ئومێد دەکەم توانی بێتم بە تەرکیزێک بێنمە خزمەتان هەروەی کە لە کۆتایی لە سەرەتاکەی شاوتم قسەی من لەسەرەوە بچۆن بتوانین بەسەر ئاستەنگەکانمان ئازاڵ ببین
بابەتەکان زۆرن بەس بە قەناعەتی من دوو نقطە ئەساسی هەن بۆ ئێمە بتوانین بەسەر ئاسەنگەکانی بەردەمانان بۆ ئایندە زاڵ ببین یەکێک لەوانە مامەڵە لەگەڵ دەرونی خۆت بناسە لە ناخۆ ئەگەر خۆت ناسی زاڵوی بەسەر خۆتە زانیت چی دەوێ مانە ئەبەخشی بە شتەکان ئەمە قۆناغی یەک ئەوە کە لەوا زاڵ بووی بربەستەکانت بۆ توێنە خوارد قۆناغی دووەمیش ئەگەی بەوەی کە ناهاوسەنگی دروست مەکە لە نێوان تەوەقعاتی خۆت و واقعەکەیە وەسەلام ئومێدوارم هەمووتان سەرکەوت و سەرفراز بن جا لە خزمەتتان ئەگەر پرسیارێک هەبوو تەوزیح هەیە بوو کێشم بۆ مامۆستا گۆران و کاکە بەجییان مامۆستاگیان دەستی خۆش بێ و لەشتان ساغ بێ سەرکەوتوو بن بەڕێزان ئەگەر پرسیارتان هەیە دەست بەرزکەنەوە بۆی کە پرسیارەکانتان وەربگرین دوو بەڕێز پرسیاری هەیە مامۆستای بەڕێز ئێستا دوو بەڕێزە وەرئەگرین بۆی کە پرسیارەکانتان فەرموو بەڕێز فەرموو خاتوو بەنای پەروەردگار ڕێز و سوپاسی تایبەت بۆ ڕێکخراینی ئەمووی بنارە وەروەها بۆ مامۆستای بەڕێزیش وتەکانی زۆر بە نرخ بوون سوپاسی دەکەم بە هیوای بەردەوامی من دوو پرسیارم هەیە زۆر جار ئێمە لە ژیانی خۆماندا تێکەڵ دواتە بوون ڕۆژە کتێب دەخوێن و ڕۆژێک کتێبی تر دەخوێنەوە ڕۆژە بوون لە ئەکاونتێکی خۆم بابەتێک بڵاو دەکەم و ڕۆژێک بابەتێکی تر واتە مشکلی ئێمە تێکەڵاویە لە ژیان ئێمە چۆن وا لە خۆمان بکەین کە لێک بواردە بخوێنین لێک بواردە ئامانجێکمان هەبێت مەبەستی من لەوەیە وەڕا پرسیاری دوو هەمیشم دەبینین لە کوردستان بەتایبەت مامۆستا بەڕێز خانمان کتان و ژنان ئاستەنجان زۆر دێتە پێش هەموو ئەوانەی کە باس کرد بابەتی گرنگ بوو بەڵام چۆن وا لە خۆمان کە هیچ پۆڵین لە ناخماندا بربەستە هەبێت کە بتوانن بێکداری بربەستەکان بشتێنین و سوپاس دەستان خۆش بە هیوای بەردەوامیتان من جوابی بدەم مامۆستاگیان فەرموو حەزتان بەرەوە سوپاس بۆیەوە دەدەم سوپاس بۆ پرسیارەکەش مەسایلی تێکەڵیەکە ئەوە کتێبە خوێنین وەچی لەسەر کتێبێکی تر بابەتە دیارەکەی لەسەر بابەتێکی تر وازانم جوابەکەت هەر لە ڕستەی کۆتایی خۆتا بوو ئامانجەکانمان دیاری بکەین لەوەیە مامەڵە بکەین بە نیسبەت کتێبە من بۆ خۆم چۆن مامەڵە لەگەڵ کتێباکەم چۆن ئەویان شتێکی ترە جا ئەوەی کاتێک کە تۆ تێکەڵیەکەی لە نێوان کتێبەکانە ئەوە بە بابەتێکی ترە بەڵام ئەگەر لە کوێی ژیانی خۆمانە تێکەڵی بکەین ویان شتێکی ترە بۆ کتێبەکانە توان زۆر یعنی ئاسان وکۆڵێ ڕێگەیەک نیشان بدەم چون بۆ خۆم ئیسفادەم زۆر لەوە کردووە من بۆ خۆم چیەکەم ینی مانگانە دوو مانگ سێ مانگ جارێک بەدەر لە مطالعات تەرکیزیەکەی خۆم کابێت لەسەر بابەتی اختصاصی خۆم بخوێنم هەمیشە بابەتێکی ترم هەیە بۆەوەی کە بیخوێنەوە مەسەلەن سێ مانگ دیاریەکەم لەسەر ژیاننامەی فلانە کەس ئەخوێنم ئەو نقطەیە کە زۆر مهمە گە لێرەی ئاماژەی پێ بم ئەزیزان ئەوانەتان کە ئەتانەوێت بربەستەکانی ژیان تێپەڕێنن هەمیشە یعنی هیچ ساڵێک بەسەر تواتیان نەپەڕێت ئەگەر لە سێ مانگە ژیاننامەی کەسێکت نەخوێند بێت ژیاننامە و ئەزمموی ئەوانی تر یەکێکە لە هێزەکانەوەی کە پاڵ بێمەوەوانێت سەرکەوینە سەرەوە ئەوە زۆر مهمە جا من بۆ خۆم بۆ وەڵامی پرسیارەکە و دادێت چی دەکەم مثلا بابەتە دیاریەکەم مانگێک دوو مانگ مطالعەی و مابەتەکەم بەدەر لە مطالعە گشتێکی خۆم احتمالە من ڕۆمانێکە بخوێنمە ڕۆژانە بەڵام لە پاڵ ئەوەیە ساعات دو ساعت چەندێک کە فرسەم هەیە نیو ساعتە مثلا لاپەڕەیەکە لەسەر ئەو بابەتی خۆم ئیشی لەسەرەکەم مثلا ئێستا بابەتێکەیە ئینگلیزیەکەی تقریبا نەگاتە لۆگۆثێراپی معنا بەخشین بابەتێکە بە ناوی معنا بەخشین هەر ئەوەی کە ئاماژەم پێ دکتۆر ڤیکتۆر ئیش لەسەرەوەکە من مدەتێکە ئیش لەسەر و بابەتەکەم تەرکیزم لەسەرەوەیەوە ڕۆژانە وەڵێم بەلایانی کەمەوە چەند دقەیەک ئەگەر هیچ مەجالم نەبێت نیو ساعاتیش بوو بێ لەسەرەوە مەجالە ئیشکەم و بە ئیزافی ئیشەکانی تری خۆ بەڵام تێکەڵاکەی تر لەسەر ئاستی تعاملی ڕۆژانەمان لەسەر ئاستی فکری ڕۆژانە مامەڵی ڕۆژانە ئەگەر تێکەڵیەکمانەیە ئامانجەکەتان دیاریکەن ئامانجەکە دیاریکە ئیشی بۆ بکە بە هیچ جۆرێ و کات تێکەڵایەتی بۆ تۆ دروست نابێت ئامانجی تۆ چیە لەو مەجالەیە ئیشی بۆ بکە ئەوەیان مەسەلەی ئاستەنگەکانی کێتە بەردەمی کچان خوشکان ئەو مەشاکیلانی کە بۆ ئەوان دروستە بێ لەوە چە بتوانانی لە
لە نقطەی یەکەم ئەگەر تۆ لە ناخی خۆت ناسی جاگەر من وەک کوڕ خۆمە ناسم تۆ وەک کش خۆ دەناسی وەرکش هێزەکانی ناوی خۆتت زانی ئاستەنگەکانی خارجی بۆ تۆ ئاسانە بێت ئاستەنگەکانی خارجی بۆ تۆ ئاسانە بێت یعنی تۆ کوڕ بچ کەس بیچە هەر کەسێبی وەکو ئەو تەعامل بکە وەکو ئەو تەعامل بکە ئەگەر ڕێگریەکان بۆ تۆ داناوە بەڵێ ڕێگریەکە یا بڕۆ ئەسەن پێویست ناکات لەگەڵی بجەنگی نا من قەناعەتم بۆ نەکەم چون دوجار لە بعضی شەدەیەکە خەیتە چوارچەوەی قاڵبی شەڕۆ ئەبێ ئاگات لەوە بێت لە ئەنجامی هەموو شەڕێکە شکستێک هەیە سەرکەوتنێک هەیە نەفەرێکیکە لەتمە خواب نا من وای ناڵم من ئەڵێم وەکو ئاو نەرم بە بەلای توانێت تێ بپەڕێ کە لەو ناچێت زۆر فرسە هەبێ تەرکیزی کامە مەسەڵەن وەڵامی زۆر ورتر لەسەرەوە بێم چون زانێ بوو نەفەرێکیکەی سوال بکەن و ئەو خەبەرمە بوو کاتەکەمی زۆر دیاریکراوە بەڵام بەڵێ ئاستەنگەکان ئەگەر بۆ ئەوەی کچان زیاترن هەر لەسەر خاڵی یەکەمیان بۆسن فعلا مامەڵە لەگەڵ ناخی خۆت بکە خۆت بناسە لە ناخ من قەناعەتی یەقینم بەوە هەیە کە لە دەرەوە توانێ ئەوانە شتێ پەڕێنی کە لە دەرەوە بوونەتە ئاستەنگ بێت بەڵێ ئەوزانم چی نەفەرێکی تریش بەس خۆش مامۆستاگیان کاکێ من تیچەر فەرموو کاکێ من ئەگەر سڵاو باشن کوێتان لێمە فەرموو بەڵێ گوێمانێت کاکسەر وەرجیان دەست چاو خۆش وڵی ئەم حەزرانە زۆر زەرورە ینی بەڕاستی چکە خۆتەزانانی لە واقعێکی تاڵانی زۆر درێژەی نەیەمێ بۆی ئەو پشکە بەڕێزەوە پرسیارێکمە و بەدوان یەکەمیان واقعی وڵاتەکە خۆتزانی CV دروستەکەی بە چنا ڕاحەتیە و شتەکان تەرتیبەکەیت و ئەی نێری بۆ چەند شوێنێک و ئەگەر واقعی سفرە لێک بیتەوە من کردوومە ڕاستی چکە خۆشم لە بواری دەرونیەوە نزیکم زۆر جار کەمتر سەپۆرتێکە هەوڵەکە مەکاتەوە بەسەکە وا دابنێ کە تۆ لەو شوێنەوەرە گیرەی وا بیخیت پێش چاوکەوەرە گیرەی هەوڵێکی زۆر بێپایانی بۆی ینی زۆر جەختەکەیتەوە بەس کەیتە سەر واقعی سفرەکە ینی خۆم ئیشێکمە ینی جاری ئەوان بلێ کاتەوە ینی گرنگ نەبێ لام ئەتر نازانم تێکەڵێگە لەو بابەتەیە هەبێم بۆ ڕوونکەیتەوە مەمنونم بۆ وتیشمە و بۆی ئەو پشکەوە بوو بە دوو پرسیار تێکەڵ و پێکەڵی لە شتەکانە بالفعل هەیە پێم وا بێوەش پەیوەندی هەیە بە دۆزینەوەی ئەوەی کە خۆمان چ بوارێکمان حەز لێ زۆر جار دەستی تەکتێبی خوێن تۆسەیەکی کۆمەڵێشتی تیا بەدڵی تۆ کۆمەڵێکشتی تیا بەدڵی تۆ نییە یان بڵێن جاری وایە نازانی حەزی لە چییە نازانی لە چیا سەرکەوتووی ینی جاری وایە مانگە بە کتێبێکەوە خەی کەویسەیەکەی کۆمەڵێشتی باشە لێوە نەگرتووە لە هەمان کاتە کۆمەڵێشتی تازەشی بۆ دروست کردووی نازانی چۆن لەوانە لەگەڵەوانە تەعاملکەی ئەگەر هەبێ حەزەرێک لەسەر ئەو بابەتە هەبێ تۆ پێشکەشی کەی شتێکی زۆر باشیتم من قسەم نەماوە ئەگەر قسەکانم ڕوونە دەستان خۆش بێ بنسبة مسائل واقع وتوقعاتك سيكون أجر بابتك أنا زعما نتواني روني بكمه أو واقعك ندرته هذا لقى توقعاتي واقعك هي يعني ما نتواني واقعك بس توقعاتي توقعاتي من واقعك شوي باشا من سيفيك تقديمك جهدي قومك أروم تقديمي كم اما ئەوەی کە بینم واقعەکەیە بەڵام هیچ کات تەوەقعاتی خۆدوانێ نەکەی کە من ئەم سیڤیم تەقدیمکە 100% جواب وەرە ئەمە پێڵەن تەوەقعاتێکی زۆر بەرز لەو واقعی کە تۆ مامەڵە چون ئێمە ئەزانین کاتێک کە تۆ سیڤی تەقدیمەکەی ئەسڵان لەوە چۆ هەر پێشەوەی تۆ تەقدیمی بکەی سیڤی برادەرەکەیت هەر زووتر قوبولکرا پێش ئەوەی ڕاگەیاندنەکەیش مەسەن ڕێکلامێکی بۆ بۆ خۆمان زۆر لەوەمان بینین مثلا یانوەرن بۆ فلانە ئیژەڕۆشی بۆ فلانش تەقدیمەکەەوە سێرەکەی فلانە نەفەریتر دەسم بەبێ ڕێکلام وەرگیراوە ئەوەیان نا بۆی تووشی ئەو لە تمەیە نەبی قسەکەی من لەوەیە بۆی تووشی ئەو ناهاوسەنگە نەبی دایمە کە ئەڕۆی سیڤەکە تەقدیمەکەی ئیشی کاملی خۆت بکە سیڤەکە تەقدیمکە بەڵام وامە چۆرە پێشەوە کە تۆ 100% شتەکان وەرگرتووە 100% ئەم ئیشە هینی تۆیە چون ئەو ناهاوسەنگە دروستە بێ بۆ تۆ و هیچ کاتێکیش وان نەڕۆیتە پێ من سیڤەکە تەقدیمەکەم بۆم نابی بۆ چون ئەم قسەیان کە لە دوای ئەیکی پێچەوانی خاڵی یەکەمیانەکە تەوزیح هەمە یعنی ئینێرژی منفی فکری منفی بۆ نێگەتیڤ مەخەرەزی وا بڕۆ پێشەوە کە فعلا تۆ شایستی بۆ نقطەیە بەڵام بۆی تووشی ناهاوسەنگی نەبی ینی مامەڵەکە زۆر مامەڵەیەکی وردە ئەگەر ئاگامان لێ نەبێت ینی تێکەڵ یەکەی نەبێت کە باشە من
ئەبێ ئینەرژی پۆز نێگەتیڤ نەخەمە زیهنی خۆم وا بڕۆم کە من 100% وەرەگیرێم لەو لایشۆ وا ماماڵە نەکەم کە لەگەڵ واقعەکە عکس بێتەوە و تووشی لەت مەبێت يعني یەک تۆز وردەکاری هەیە لەم بینەیە نابێ ئەگەمان لێ بجیاکاری لە بینی ئەوەیە بکەین تۆ مامەڵە لەگەڵ واقعەکە ئەکەم واقعە زانی چۆنە توقعاتی خۆت بە ئەندازی بە ئەو واقعە بڕواتە توش ئەگەر وەریش نەگیرایلەوە زۆر ئاساییە ئەمە منتەقەما لەم درگایە وتیان ئەم درگایە بۆ ئامانجەکەی تۆ ناچێت زۆر ئاساییە درگاکەی پاڵ ئەو بکەرەوە تەقە لە درگاکەی پاڵ ئەو هەرگیز مانوو نەبی لە تەقەدان چون 100% پێیەگەی 100% پێیەگەی چون من لە زۆر دەرگام بە لە تەقەمان لە زۆر دەرگایە تا دوجات پێی گەشت ئەو پێش یەگەم و هەر سێکشم لە ئایندەی شەبێت بەخوای گەورە بۆوانی ئایندەی شەدەم ئەوە بوارەکانیش فعلنەوەی کە جەنابەت وتت هەر بابەتەکە لەسەر مەسایلی ئەوەیە کە ئێمە ئامانجەکانمان تێکەڵات و بزانین چی ئامانجێکمانەیە و ئیش لەسەر و ئامانج و بوارە بکەین مەسایلی کتێب خوێندنەوەی وتوان کتێب بخوێنەوەش چون زۆر لە برادرانەوە مشکلەیانێ مەسەڵەن کتێب بخوێنەوە لە زیهنمانە نامێنێ یا تێکەڵێکن مهم نییە ئێمە بڕیار نییە کتێب بخوێنینەوە لە بەریکەین تۆی خوێن تو بەجێڵی بەڵام ڕۆژە نازانی کاتێک هەستەکەی دانیشی قسەکەی هەستەکەی تو کۆمەڵی معلومات و باگراوند و سەقافەت پێ نازانین لەکوێ هێناوتە بەڵام بە توێیە ئەوە بەرهەمی کتێبەکان ئەو بەرهەمی و کتێبانەیە کە تو یان خوێنیتەوە لەبەرەوە هیچ کاتێک کتێبێ مەگرە بەدەست و وابزانی لە ئەلف بۆ یایی لە بیت ئەسەن هەنێک کتێبێت توتوان هەر بەسەریات تێپەڕی هەنێک کتێبێت تو تەنها پێویست بەوەیە مثلا بەرگی کتێبەکە بخوێنیت وانە کتێب پێویست بۆیە ناوەڕۆکی بخوێنیتەوە ئەو بخۆی کۆمەڵە تەکنیکە کە ئومێد دەکەم مامۆساوان حتمما یا لە زانکۆ یا لە هەر شوێنە مەجالیانەوە بێت لەو مەجالات تاکیدم قسەیان کردەوە ئێمە کۆمەڵە تەکنیکمانەیە بۆ کتێب خوێندنەوە بۆی بوارەکان خوێنێت کتێبەکانی خۆت بخوێنەرەوە هیچ مشکلت نەبێ بەڵام هەدەفەکەت لە بیر ناچێت هەمیشە هەدەفەکە دیاری مامۆسای گیان لە خزمەتانە کاکڕامان فەرموو ئەگەر کاکڕامان حەسەن فەرموو دەنگم دی بەڵێ دەنگیە کاکڕامان سەڵاتان لێبی وام وایە تەندروست باش بن و دەخۆشتان دەکەم لە بەتایبەتی کاکسەر و کاکاو بیکە بەڕاستی هیلاک دەبن لە حەزرکردنی و سمینار و گەشە پێدانان بۆ گەنجان دیکەن سەرەتا دەمەوێت پرسیار بستێبینی لەسەر بابەتی ئەوەی کە دکتۆر باسی کرد ئەو هێزە یعنی ئەو هێزی نەستە کە بڵین دکتۆر عەلی وەردی باس دەکەیان ئەو بڵین عەقڵی باتینیە یان بڵین هەستی داسەعورەشتێکی لەو جۆرە یعنی دەمەوێت بڵین زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتەی بزانم بڵین بابەتێکی جددیە یعنی بە زۆر تێبوو زۆر نووسەراماژە بۆ بابەتی دەکەن کە زیاتر بڵین لەوە سەرچاوی دەگرێت بۆ منە وەک فەرقینکردنێک تۆ چۆن ئینسانێکی بەردەوام فەرقین دەی بڵین کە بڵێ ئەمن بۆ نمونە ئێستا بڵین دەکەم دۆڕەن بۆ 2 ساڵ داهاتوو دەتوانم ئەوەندەی پیداکەم تو بەردەوام لە وتنەوەی تەڵقینی بڵین خۆ تەڵقین دەی بەردەوام وتنەوەی ئەو ڕستەی دەڵێ وا دەکا ئەو شتەی بەدەست بینی ئەوە سەبارەت بەوەی دەمەوێت دکتۆر زیاتر ڕوونکردنەوەم بۆ بدا لەسەر و بابەتەی پرسیاری دووەمیشم سەبارەت بە هاوسەنگێکەیە بڵین ئەو هاوسەنگی کە دکتۆر باسی دەکات ئێستا بڵین دکتۆر عەلی وەردی لەسەر ئەو زۆر دووە ئێستاگە ئەتو مرۆڤێکی هاوسەنگ یعنی مرۆڤێکی بێکێشە و بێگرفت دەبی یعنی لەسەر یەکێکی بڕۆی پێم وایە گەشەکردنێکی بەو جۆرە ناکەی بەسەکە مرۆڤێک بێ بڵێ بەردەوام بەرزوو نزمی هەبێ کێشەی گەورە هەبێت دواتر چارەسەری گەورە هەبێت کێشەی بچ چارەسەری بچی دەبێت ئیدی ئاوا وردە و دەتۆدەگیە مرۆڤێکی بەزمون و مرۆڤێکی گەورە پێم وایە یعنی ئینسان باشترە بەردەوام بڵین بەرزوزمیێکی زۆر هەبێ نەک لە دۆخێکی دا بمێنی و بەردەوام هاوسەنگی لەبەرەوەی پێم وایە ئەگەر هاوسەنگی گەشەکردنێکی بەو ڕادەی ناکەی کە بڵین بتەوێت خزمەت بە کۆمەڵگا بێن دەست چاوت خۆش بێ سوپاسان دەکەم سپاس بۆ تۆ کاک ڕامانی بەڕێز سپاس بۆ کوردنەت و ڕوونکردنەوەکە بەنسبەت ئەو چەمکانەی کە ئاماژەت پێکرد لە هەمویانە جێیە بێتەوە ئەو هێزە شاراوە جاوە پێڵەن هێزی لە سەرەتایە وتم هەنێک پێڵەن سێکرێت نیانێک پێڵێن هێزی ڕاکێشان کە خۆم زۆر قەناعەتم یعنی ئەویانم پێ جوانترە هەنێک پێڵەن یاری مثلا پێڵەن یاری ژیان هەنێک پێڵەن ئەمە یاسای ژیانە
فعلا هاتشنك پێمان بکردنەوە مەجاالەیان مطالعە بکەین وا ئەزانم بۆ ئایندەمان استیفادەی زیاترە بێت چۆن ئەمە تەنها بەس ینی بەس گرفتی وڵێ بەشێنیە لە کۆمەڵگا لە ئێرەش ئەو گرفتانە هەیە ینی لە ئوستورالیا تاکەکان لەگەڵ ئەو گرفتانە مامەڵاکەن لە هەموو دنیاە تاک ئەو کێشەیە هەیە شتێک لە زیهنی خۆیان دانێت کە دوجار دەرەکەوێت لە واقع شتە بوونی نییە ئەوە بەس لە زیهنی خۆیان دایناوە ئەوە بیرەکاتەوە ئەگەر عکسەکەی بکەیت چۆن ئێمە لە بەرامبەرەوە یاسایەکمانەیە پێیان ئۆپۆزیت ساید یعنی تۆ دژی ئەوە تەعاملەکەی دژی ئەوە تەعاملەکەی دکتۆر بەداخۆ ناوەکەی دقیقا نازانم یەکێک لەو دکتۆر نازانم دکتۆر ئازمەندیانە یا دکتۆر مححمود یەکێ لەوانەیە لە شوێنەکان نمونەیەکی زۆر جوان باسەکان لە برادەرەگاتە لام پێیوتم هەر کاتێکە ڕۆمە ناو مەجلیسێک و قسەکەم دانیشم ئاراق زۆرەکەم ئاراق زۆرەکەم ئەلێ پێم وت باشە ئەم جارە چەندێک ئاراقەکەی مەسەلەن وتی بۆ نمونە 10 ملی وتی پێم وت ئەم جارە بڕۆرە ناو مەجلیسێ دانیشە مەحاولەکە 15 ملی ئاراقی وتی دوای مدەتی هاتە وتی دکتۆر حەچی مەحاولەکەم ناتوانم ئاراق بکەم ئەمە پێیان ئۆپۆزیت ساید یعنی لە دژت لە عکسەکەی ئیشی کرد تۆ کاتە دانیشی شتێ لە زیمێشتی خۆتە دانەی زۆر مەشاکل لە دەروی خۆت بە دروستەکە چون من پێم وتن ئێمە ئەوە ئەبینین کە لە زیهنمانان دروستمان کردو عادەتمان کردووە ئەسەن عادەتمان کردو شتار پێیان عادەتکردن یعنی من عادەتم کردو شتە ببینم ئەبێ و عادەتە تەرکەی ئەوەی قەیسەریە بینپورە لێت بیان عادەت تەرکی عادەت را عادەت کنیم وەرن با تەرکی عادەت کوین بە عادەت ئەبێ ئەوا بکەین شتێکە عادەت پێوەگرتووە ئەوە بێتە مەشاکل بۆ تۆ ئەبێ تەرکیکەی جا یەکێ لەو شتانە نێگەتیڤ بیرکردنەوەیە کاتێکە من نێگەتیڤ بیرەکەم وازان هەموو دنیا ئیش بووە کاکە من سەرکەوتو نەبم دێ فعلەن هەموو دنیایش بووە کە تۆ سەرکەوتو نەبی چون تۆ وا بیرەکەیت ئەوە نقطەیەکی زۆر ئەساسیە و ڕاست دەفەرمووی بەنسبەت مەسایلی هاوسەنگیەکە هاوسەنگی لەگەڵ بەرز و نزمیە ئەسڵا خودی ژیان بۆ خۆی بەرز و نزمیە یعنی خودی ژیان بۆ خۆی چالەنجە بەرز و نزمیە بەڵام بەرز و نزمی دژ نایەتەوە لەگەڵ هاوسەنگیە دوانە فەرقیە ئەکرێ من بەرز و نزمیەکانی ژیانم تێپەڕێنم بەڵام بە هاوسەنگیەوە تیانە پەڕێنم ئەکرێ من بەوانی بەیانی خوا نەکرد دەبرۆمە سەر جاتە تووشی حادسێکی سیارە بم ئەجۆ زۆر ئاسایی ئەمە حادەمە ژیانە دەمە بەرز و نزمی ئەمڕۆ تووشە بم بەیانی توش نابم بەڵام ئەوەت لە بیر نەچێ تەنانەت لەو حاڵەتانێشە ئەو هاوسەنگیە لە بیر نەیە ماڵی خۆ دوێرانکەی من بۆ تووشم حادیسە بم دەی واقعە تەواو ئەبێت تەحملی بکەی لەگەڵی توقعی وانە بێ توقعی واتۆ نەبێت لە سەرجادە کە بەیانی ڕۆیتە سەرجادە سیارە لە یەخۆی هەرگیز تووشی حادیسە نابی بۆ چونکە من زۆر باش سیارە لە یەخۆ ڕاستە تۆ باش سیارە لە یەخۆی بەڵام ئەوانی لە دەرۆ باشێ ناخڕن چ دەکەی ئەو کاتەیە هاوسەنگیەکە دروستە بێت ڕاستە بەرز و نزمی هەربوونی هەیە بەڵام دژ نایەتۆ لەگەڵ هاوسەنگیە دەستی تۆ خۆش بێ و سوپاس دەژمی خان فەرموو ئەگەر پرسیارەکە تا ڕاستەی ماوەسە سەرۆت پێت سڵاتان دەبێت دەستان خۆش بێخوا بابەتەکە زۆر جوان بوو کاک سەروەت دەستی خۆش بێخوا بەس پرسیارەکەی من پێم وابێ لەگەڵ هەمان پرسیاری بەڕێزی پێشووترا هەمان شتە ئەوەی کە ئەیوت یعنی توقعاتمان بکەین بە سفر لەگەڵ هێزی کێشکردنەکە یعنی زۆربەی جارگە شەبێتانی مرۆی پێمان ئەڵێ پۆزتیڤ بیرکەرەوە وا هەست بکە بەو شتە ئەگەی نازانم چی ئەو جۆرە شتانە بەڵام لێرەشەوە کە تەوقعاتت ئەەکەی بە سفر تقریبا چۆن بڵێ ئەتکاتە کەسێکی ڕەشبین بەڵام کە وەڵامی ئەو بەڕێزە دیایەوە تقریبا منیش وەڵامەکەم دەستکەوت دەستی خۆش بێ یاخوا منیش تقریبا هەر هەمان پرسیار بوو دەستان خۆش بێ دەستی تۆش کاکاو کار فەرموو پرسیارەکەت دەستان خۆش بێت سپاس بۆ میێبینەرە دەستان خۆش بێت و سپاس بۆ ستافی ئەمریکان کۆرنەر تۆتمەگات ئوستازیان تۆتمازە حەوستاس دەست خۆش بێت یەک پرسیارم هەیە لەگەڵ ڕوونکردنەوە سپاس یەکەم جار دەست خۆشی لێ یەکەم مەمنونی بەڕاستی ئەمڕۆ ئەوەنەی ئێمە زەرورە یعنی بەڕووی ژیانە پێشبینی بدەین ئەوەنەی زەرورە بەڕەوە ینی لە گوزارێکی وەکو کوردستانە هەزەکەی بێ بیان ژمێری بۆیە
ڕۆژانە پیانۆ بژیت بۆیە بەداخەوە خرافی خۆڵقاندووە کە ئێستا هەیە بەداخەوە ئەوەش گەوری مامۆستا دەرخاکە دێت ڕۆژ ئەمە دەستخۆشی لە هەر کەسێک کە بەڕاستی فۆکەسی لەسەر ئەم لایەن بیناکردنی ژیانە لەسەر شتە باشەکان نەک شتە خراپەکان ئەمە ڕوونکردنەوەکەم و پرسیارەکان ئوستازگیان زۆر جار وا باز دەکرێت کە هەندێک بەهەڵەبیکردنەوە یان هەندێک تێڕوانی غەڵەت کە چوونە لە شعورمانەوە درەنگ ئێمە دەستەیەکی باشیان لەگەڵاکەین ئەمە بەشێک لە کەسێتیمان و ڕەنگدانەوەیان دەبێت بەسە کەسێتیمانەوە ئێمە چۆن ئێمە ڕۆژگارێک هات شتێک هاتبێتە پێش بۆمان ڕووداوێکی ناخۆش بیرکردنەوەیکی خۆ دەزوێت بوو بێت من زۆر زەرورە و سوپاسی وەڵامەکە دەکەم دووبارە دەستان خۆش بێت سپاس کاگا و کاری بەڕێست هەم بۆ ڕوونکردنەوە جوانەکە دەمیش بۆ پرسیارەکە بەنسبەت ئەوەی ئەو ئینەرژیان نەگەتیڤانەی کە ڕۆژانە کەوێتە مێشکی و زیهنی ئێمەوە یەکێ لەو شتانەی کە زۆر مهمە سەریکەن بەنسبەت شخصیەتی ئینسان و هەر ئینسانێک کە شخصیەتی بینا ئاکرێ بۆی کە کاگ ئەحمەدی موفتیزادە تەوزیحیاوە لەسەری بەلایەنی کەم ئێمە سێ لایەن سێ دانە هۆکار ئیش لەسەر بنیادی شخصیەتی ئێمەکە یەکێکیان ئەسەن هەر جێنەتیکە یعنی بۆمانیت لە باوان وەسەن لەوچە من هەنێ مواصفاتم تیابێ حەوت پشتی خۆم بوو بێنامە ئێستا لە منا دەرکەوتۆ جارێکی تر بابەتێکی تریان بابەتی پەروەردەی خێزانیە و ئەو چوارچەوەی ئەدمۆفێ ئەو ژینگەی کە من تیا مامەڵەکەم ئەوە نقطەیەکی ترە کە تەئەسیر لەسەر بنیادی شخصیەتی منەکە ئەمە دێت لەگەڵما تا تقریبا نزیکی تەمەنمە بێتە 12 ساڵێک بەرەوسەر ڕۆم لە دوایەوەی تر وردەوردە ئیرادەی خۆم مامەڵەکە بەم سێشتە ئێمە بنیادی شخصیەتی خۆمانەنێ و ئیشیان لەسەرەکەین بۆیە زۆر مهمە بۆ دایکان و باوکان کە بزانن کاتێککە مناڵەکانیان بنیادەنێن لەسەر ئەم ئەساسانە تەعاملەکەن و لە ئایندەیە تاکەکانی کۆمەلگان لەسەر ئەم ئەساسە دروستە بێ بۆ پرسیارەکەی جەنابەت یەکێ لەو شتانە بەڕێزان هاوڕێیان ئەو جەمعی کە تۆ لەگەڵیت ئەو جەمعە زۆر مهمە ئەو کۆمەڵە برادەری کە تۆ لەگەڵیت زۆر مهمە بۆی تۆ بە چه ئاڕاستەیەکە ئاڕۆی بەم دیوە ئەکەوی یا بۆ دیوە یعنی تەسەورکەن بەندە لەم مەملەکەتە لەوە چە ساڵم زیاتر پێویستە بێت تا ئەوەی بتوانم نەفەرە دوان پەیدا بکەم کات لەگەڵیاندا بنیشەم ئینێرژی منفیم نێن یعنی وزەی نێگەتیڤ نێن بە من چون ئێمە ڕۆژانە وزەکان وەرەگرین ڕۆژانە وزەکان لە دەری خۆمان وەرەگرین یەک ئەگەر بتوانانی ئەوەی کە وتم یەکەم لە ناخی خۆتەوە جوان مامەڵە بکەی خۆت بناسیێنی زۆر قورسە بێت نێگەتیڤەکان بگەن بە تۆ بەڵام دوجاریش هەر هەمومان پێویستمان بەوەیە لەگەڵ ئەو کۆمەڵە مامەڵە بکەین کە پۆزیتیڤ بیرەکان ئەمە زۆر مهمە ئەگەر نێگەتیڤە چۆتە لا شعوری تۆ ئەبێت دابنیشی ئیش لەسەر خۆت بکەیت مشکلەکەی مرۆڤ ئەوەیە کاتێکە ئیش لەسەر خۆی ناکات هەمیشە نقطەیەکی بچکۆلە لە شتە خراپەکان ئەبینێت لەنا ئەو هەموو شتە جوانە گەورانە مەسەلەن سەیری خۆت بکە یا من سەیری خۆم بکەم لە 365 ڕۆژی ساڵێکە من بە سیارەکەم ئەڕۆمە دەرەوە ئێمە ماڵ و ئەچم بۆم لایەم و بۆ لە ئەڕۆم بۆم لایم هاتوچووەکەم لە 365 تەنها یەک ڕۆژیان احتیمالی هەیە لەسەر جادەست تای سیارەکەی من بتەقێ باشە ئەو ڕۆژێک کە تای سیارەکەی من نەتەقێت ئیرادەم دوو لە ڕێوانی ئیرادی من ئەوەنە زەعیفە ئیرادەم ئەوەنە زەعیفە و ئەزانم لە هەر 365 ڕۆژەکەی ساڵە من تای سیارەکەم تەقیم ئەمە ئیرادەیە ئەبێ ئیش لەسەر ئەم بەشەی لە خەریتەی مێشکی خۆمان بکەین لەو لە حەزانە یەکسەر بیرکەیتەوە نا من بەس ئەمەم بەسەر ناتوە من ڕۆژانە ئەو هەموو مانگەی پێشوو من بە خۆشی هاتم و ڕۆشتم من هیچ مشکلەم نەبوو ئەمڕۆ تای سیارەکەم تەخۆتی با بتەقی هیچ چ مشکلەیە یعنی وا بۆ واقعا تعاملی لەگەڵەکەم هیچ مشکلەم نییە بابەتێکی نێگەتیڤ لە ذهنی توایە بابەتێکی نێگەتیڤ لە ذهنی توایە لە بەرامبەر ئەو بابەتە نێگەتیڤە ئەگەر 3 دانە بۆ 5 دانە پۆزیتیڤ دانی خۆی ئەچێتە دەرەوە ئەگەر توێسە بە من بڵێ مەسەن لە فلانە نقطە من بابەتێکی نێگەتیڤ لە مێشکمایە من نەتوانم مەسەڵ بڵم کاکە ئەم 5 پۆزیتیڤە بخەرە پاڵی خۆی ئەچێتە دەرەوە
زۆر شت هەیە ئەمە بەیانیان کە تۆ هەڵەسی شکرەکەی سوپاسەکەی ئەو جەوە خۆشە ئەبینی هەموو ئەمانە پۆزتیڤن کە ئەچێتە لا شعوری تۆ بە 24 ساعتەکە تۆ مامەڵەی لەگەڵاکەی ئەمە ینی مەوزوعەکە بەڵاق ئەمە کاتمانیەگە نەسم بڕێتە سەر ئەو بابەتی هەم زۆر بە چێژە بۆمان هەم بۆ ژیانی ڕۆژانەمان کە ئێمە ڕۆژانە ئەوها تەعاملەکەین بەیانیان کە لە خەو هەڵەسی بە نشاط و لە خەو هەڵەسی سوپاس و شکر و ستایشەکەی ئەوانەمان مەسەن کە دیندارین ئەوانەمان کە لە دنیایەکی ترا مامەڵایەکان حتمما بۆ وانش بۆ خۆیان شتێکیان هەیە کە ناوی بێنن بەس مەسەلەن بۆ کابرایەکی دیندار کە پێیاڵن بەیانیان لە خەو هەڵەسی سوپاس بکە الحەمد بکە شکر بکە یعنی چی یعنی دنیای پۆزتیڤی خۆت لا شعوری خۆت بە پۆزتیڤ بارگاوی بکە بۆ 24 ساعتی ئایندە ئەمەس خۆی ئەم شتانە هەموویەکەن ڕۆژانەوە بیر ناکەن بەس ئەگەر ئەوە بیرکەیتەوە ئەو کاتە تێگەی بەگاڵتە ئەمەت پێ ناڵێن بیکە تۆ خۆت بارکاویەکەی بۆ قسە جوانانە بۆ شکر جوانانە چۆن هەر کەسێک ئێسانە باشترین تەکنیک لە دنیاە کە سایکۆلۆجیستەکان ئیشی لەسەرەکەن نەک ئەوانەی کە لە دنیای مەسەڵەن دینداری هەر سایکۆلۆجیستی عام سایکۆلۆجیست ئەڵێت ئەگەر ئەتەوێت ڕۆژانە دڵخۆش بی هەوڵ بە دڵی نەفەرێ خۆشکەی جا نازانم بڕواکەیانە بەس ئەمە سایکۆلۆجیستەکانی ئێسام قسەکە یعنی من کە من بە حکمی ئیشەکەم زۆر جار هەم لەگەڵ سایکۆلۆجیست تعاملەکەم هەم لەگەڵ سۆشیالیستەکان تعاملەکەم یعنی لە هەموو فازەکانە بە حکمی ئیشەکەی ئێرە ڕوو مامەڵەکەم لەگەڵیانە یعنی کە نەفرێکە بەم قسەکەین بە یەکۆ لەگەڵی ئەلێ پێ بڵێ دڵی نەفەرێ خۆ ئێسانە بڕۆ کتێبەکان بخوێنەرەوە ئەم قسانە بۆ تۆەکەن دڵی نەفەرێ خۆشکە ڕۆژانە بۆچی دڵی نەفەرێ خۆشکەی چۆن کاتێک کە تۆ دڵی نەفەرێ خۆشەکەی دیوە پۆزتیڤەکەی نەقڵەبێ بۆ لا شعوری تۆ نێگەتیڤەکان فڕایەتە دەرەوە ئەمە یەکێکە لەو تەکنیکانەوەی یەکێکە لەو ڕێگانەی کە ئێمە ڕۆژانە بەکاری بێنین بۆی پۆزتیڤەکان فڕین لە دەری خۆمان وەگەرنا ئەتوانی لەبال هەر پۆزتیڤەکە کە لە زیینی توایە چەند لەپال هەر نەگەتیڤەکە لە زیین تا چەندین پۆزتیڤ ڕێک بخە تا بۆ خۆی ئەو بچێتە دەرەوە وە گومانیشم نییە لەوە هەر یەکێ لە ئێمە کە ئەتوانێت ڕۆژانە چەندین پۆزتیڤ لە دەوروبەری خۆی کۆکاتەوە چونکە دوجار ژیان جوانیەکان زاڵە بەسەریە ئەگەر ئەمە قانونەکانی مرور هەن قانونەکانی مرور بۆ لارەکانە نەک بۆ ڕێکەکان باشە ڕۆژانە چەند نەفەر مخالەفەی مرورەکە خۆ دیارە کەمترین مخالەفەکە زۆنترین شوێنیەکەوێ بۆیە بێ ئێمە ئەم دیوەی مەسەلەکە سیر بکەین یعنی تەنانەت ئەگەر لە قانون مرور بۆیە ئێمە چون زۆر بازە ڕۆژانە کشمان تەعاملی لەگەڵاکەین بڕۆگە تۆ ئەوها بڕۆیتە پێشەوە من تاکیدم پشتی مدەتێک ئەو هەموو وکۆڵێن نەفەسە نێگەتیڤە لە زەنی تۆیەتە دەرەوە و ئاگاشتان لە هاوڕێ و برادران بێ زۆر مهمە زۆر مهمە بزانی لە ناو چی مەجلیسەکە تەعاملەکەی من بینی ڕەمەزان لایڤێکی ترم هەبوو لەسەر ئەو بابەتە هەر بە ناوی هەم نشینی یعنی لەگەڵ چێدا ئەنیشی لەگەڵ چێدا بنیشی هەوای ئەو وەرەگری سپاس بۆ تۆی ئەزیزی واتان